باش سڵاو هاژە سڵاو سۆفان تۆش باش ینی تۆ باشتر سڵاو لە هەموو بینەران و بیسەرانی پرۆگرامی بەیانی 24 لە بەیانیەکی دیکە لە سەرەتای هەفتەوە لەگەڵ بینەران و بیسەرانی خۆمانین کە بە بەردەوام بینەری پرۆگرامی بەیانی 24 هەروەک دەزانن دوێنێ ڕۆژی جیهانی پەرستاران بوو پیرۆزبایی لە هەموو پەرستارانی جیهانەکەی بەڵام ئەمڕۆ ئێمە پرۆگرامەکەمان ئەنجامدا چکە ئێمە ڕۆژانی هەینی لە خزمەت ئێوە نین بۆیە حەقەکەیان بۆ ئەەکەینەوە ئەمڕۆ پیرۆزباییان لێکەین و پیرۆزبایی لە هەموو پەرستارانی کوردستانەکەین پیرۆزبایی بەتایبەتش لە دایکی تۆکە زۆر سپاس سۆڤان منیش لێرەوە پیرۆزبایی لە دایکمەکەم و لە هەموو ئەو کارمەندە ماندوونە ناسانەی کەرتی تەندروستیکە بەردەوام لە هەموو دۆخە سەختەکانە پێشمەرگە ئاسا لە بەرەنگاربوونەوەی هەموو نەخۆشی و ڤایرۆسەکانە بوون بە تایبەت لە سەردەمی کۆرۆناوە ئێستش کە ئەوەی ئەوانەیکەن لەوانە نیە بتوانین ئێمە یاخود هەر کەسێکی دیکە کە غیری و پیشێبە بتوانێت ئەو کارە بەخشینە بە جەستەی خۆی بکات بۆ هیوام ڕۆژێکی باش بێت و بتوانرێت لە داهاتوو سەرجە مافەکانیان بۆ دەسەبەر بکرێت بەڵێ ئەوە لە یاد نەکەین ئەو ڕاچێتەیە کە پزیشک ئەینوسێت تەنیا دەرمانی تێدایە بەڵام لەگەڵ ئاوێتەبوونی خۆشەویستی و خۆبەخشی و ئەو محیبەتەی کە پەرستارەکان هەیەە ئەو چارەسەرە ئەوەندەی دیکە کاریگەرەکەن بۆ نەخۆشەکان کە قسە شیرینەکانیان هەڵسو کەوتیانە بێتە بەشێک لە چارەسەرەکان مادەم باسی بەخشینمان کرد بابەتی یەکەممان هەر لە بابەتی بەخشینەوە دەست پێەکەین ڕێوڕسمی ماستی قەڵاتێ یاخود ڕۆژی بەخشین ئەم ڕۆژە لە گوندی هاوار کە لەلایەن پەیڕەوانی ئاینی یارسانەوە بەڕێوەچوو هەموو ساڵێک لە مانگی گوڵانە پەیڕەوانی ئەم ئاینە واتە ئاینی یارسانەکان ئەم ڕێوڕسمە بەرزڕاگرن و چالاکی تایبەت بەخۆیان هەیە وەک بەخشینی ماست چونکە سۆڤان لای ئەوان ماست بە بنەمای دڵپاکیە سادەیە پاکیە چونکە ڕەنگی سپیە من ماست بەو مانایە ئەبەخشن بە یەکتری و چەندین چالاکی دیکەش لەو ڕۆژە جگە لەوە ناوساجیش لە هەمان ڕۆژ ماست و ناوساجی و کەلانە لە ناو ئەو فستیڤالە یاخود هەر بۆنەیەکی با بڵێن ناوی لێنن ئەوەکو جەژنێک بەکاریە هێنن یاکو وەکو بۆنەیەک لەو ڕۆژە نان و ماست و ببورن کەلانە لەگەڵ ناوساجی ینی ئەو سێشتە بە یەکە و لەو ڕۆژە ئەخورێت خۆی هەر بە تەبیعاتیش ئەو سێشتە زۆر خۆشن بەیەکەوە ڕاستە بایمەش بینەری یادی یاخود ڕۆژی بەخشینی یارسانەکان بین دەیانەوێت دڵ و دەرونیان بەرامبەر بەیەک وەک ڕەنگی سپی ماستەکان بێت هەر خانمێک بۆ خۆی منجەڵێک ماستی دروست کردووە لە مەراسیمی ڕۆژی بەخشین پێشکەشی دەکەن وڵای ئەم ماستە کاتی خۆی ئێمە لەم گوندی هاوارە بوو ئەمە لە باو باپیرمان و مەڕووماڵاتمان بوو حیوانمان بووە ئیتر ئەم ڕۆژەمان کردەوە ڕۆژێکی بەخشین بردوومان دیاری ئەو میرە ئەسکەندەرە لەوێ بەخشیمانەتەوە بە ناو خۆمانای ئەگەر یەکێکی شات بێ یا شتێ خواردوێتی لێ کیژۆڵا گەنج و تازە پێگەشتوەکانیش بۆیان ڕوونکراوەتەوە کە ڕۆژی بەخشین واتای چییە و ئەوانیش بەشدارن پێشتر بە مناڵی باسییانە کرد بۆمان پورم و ترمامان بۆ شتانە باسییانە کرد بۆمانیان دۆم ڕۆژە لە ڕێی میرەسکەندەرەوە هینیان کردو لە بەرێت پیاوچاکێک بە لە گوندی هاوار بەڕاستیمێککە خۆشە تێکەڵاویمانە بێ وەکو جاران بینیان یاساد نبینەوە بۆ خزمەت و بۆ ئەم شتان هەموو ساڵێک لە مانگی گوڵاندا مەراسیمی ماستی قەڵاتێ یاخود ڕۆژی بەخشین لە گوندی هاوار بەڕێوە دەچێت ئەم ڕۆژە لای پەیڕەوانی ئاینی یارسان گرنگی تایبەتی هەیە بابەتی با بڵێن کە ئەمانەوەی پارێزگاری لەم نەریتە جوانی خۆمان بکەین و نەوە بۆنەوە بیهێڵینەوە کە لە کۆندا هەبووە یەکێک لە ئامانجەکەمانەوە یەکێکی تر لە ئامانجەکەمان ئەم منتەقەی ئێمە ناوچەیەکی گەشتیاری هەورامان بەگشتی ناوچێکی گەشتیاریە و ئەمانەوێت سەرنجی خەڵک بێنینە سەر ناوچە گەشتیاریەکانمان و بە دنیای بناسێنی کە ئێمە خاوەنی ئاینێکی وا دێرینین خاینی کللتورێکی وا دێرینی ڕیشەی ئەم مەراسیمە ئاینیە دەگەڕێتەوە بۆ 600 ساڵ بەر لە ئێستا کاتێک میر ئەسکەندەر لە گوندی دەرەشی شەهید دەکرێت خەڵکی هاوار دێن و تەرمەکەی دەهێنەوە لە گوندی هاوار دەینێژن لە پاش ئەوە هەموو ساڵێک مەراسیمێک ساز دەدرێت و لە مەراسیمەدا هەموو شتێک بۆ بەخشینە
بە تایبەتی ماست چونکە لە لای ئەمان ماست شتێکی پاکە و بێخەوشە ئەو کەسانی کە ئاژەڵدارن ماست دەبەخشن بۆ کەسانی کە ئاژەڵدار نین. ئەڤین عەتا، کوردستان 24 گوندی هاوار. بەڵێ دێنە سەر بابەتێکی دیکە کە سەبارەت بە دەمامەکە نەگەڵ دەمامەکەی کە بۆ کۆڕۆنا بەکارمانەهێنا بۆ کەسانی کە ئەیانوێت خۆیان لە کەسایەتی ڕاستەقینەی خۆیان بدزنەوە لە هەموو کۆمەلگایە کەسانە هەن بۆ خۆ دزینەوە لە کەسایەتی ڕاستەقینەی خۆیان دەمامەکی دووڕووی ئەپۆشن خۆیان لە کەسایەتی ڕاستەقینەکەی خۆشان ئەشارنەوە زۆریش ئەترسن کە ڕووە ڕاستەقینەکەی خۆیان دەربخن چونکە ترسیان لەوە هەیە کە خۆیان بن لەوانەیە گومانیان لە خودی خۆیان هەبێت و بەردەوام بە دوایەوان ناخیان وەک ڕواڵەتیان نەبێت کەسایەتی دەمامکدار بۆ ڕازیکردنی دەوروبەرەکەی خۆیە گۆڕێت بۆ کەسایەتی و بۆ لەو کاتەدا کە بە پێویستی ئێزانێ خۆیەکە بەو کەسە بەڵام نازانێت لە هەر ئانوستاتێکە ئەگەری هەیە کە دەمامکەکەی بکەوێت و ڕووی ڕاستەقینەشی بەدەر بکەوێت. ئێمە سەوارە بە بابەتەمانەوە زیاتر قسە بکەین فۆکسپۆپێکمان هەیە بیبینین بەڵام ئەڵێن لەگەڵ چیا قساکەین چونکە میوانی تایبەت بەم بابەتەمان ئامادەیە کە لەگەڵمانە لە ستۆدیۆ بەخێراتنی کاک فازڵ عومەر کۆمەڵناس و دامەزرێنەری سەرۆکی پێشووی فەرمانگەی ڕێکخراوە ناحکوومیەکانەکەین بەخێر هاتی باشتر فۆکسپۆ بەکبینن دواتر دەگەڕێنەوە لات پرسیارە زۆر باشە. هەمیشە پرسیارێک لەلای هەمومان دروست دەبێت ئەویش ئەوەیە کە بۆچی خەڵکی دەمام کێکە بەسن و ڕۆڕاستەقینەکەی خۆیان لە ئێمە شارنەوە. سڵاتان لێ بێوم کاتتان باش ئەمڕۆ باسیێن بابەتاکەین کە زۆر زۆر ناخۆشە لە دڵمان گرانە بێ پێمان خۆشە ڕووی ڕاستەقینی ئەوانی دیکە ببینین لە کاتێکە ڕەنگە خۆشمان ئەوەی کە نیشانی دەدەین ڕۆڕاستەقینەکەمان نەبێت. مرۆڤەکان و خەڵکی چواردەورمان وەکو خۆیان نابینین بەڵکو ئەوەی کە دەیبینین تەنها ڕواڵەتێکە و کە زۆری ڕوون نییە. خەڵکی ڕاهاتونە لەسەر کۆمەڵێک هەڵوێستی کۆمەڵایەتی و هەوڵ دەدەن باشترین ڕووی خۆیان نیشانی کۆمەڵگا بدەن. هەڵبەت ناچاریشین کەوا بکەن ئەگەر نا قبولکراونین. هەر بۆی ئەوەی کە ئێمە دەیبینین زۆر جار دەمام کێکە بەشتی باشمان پیشانەدا و ئەوانەی دیکە نازانین چۆنە. دەیەوێت هۆشیار دەربکەوێت چارەسەری کێشەکانەکە خەمخۆرە تێکۆشەرە پیاوی لەمە باشتر نییە. ئەم شتانە بە ڕێژێکی کەم لە هەموماندا هەیە بۆی ئەوەی کە سروشتی مرۆڤ وایە حەز دەکات وەکو مرۆڤێکی باش دەربکێت. بەڵام کاتێک سنوورەکان تێدەپەڕن و بابەتی تایبەتی و هۆکاری دیکەی تێکەڵە بێت ئەبێت زۆر وریابین بەم دەمامکانە هەڵ نەخەڵەتین. ئەی باشە چۆن بزانین کە ئەمە دەمامکە یاخود ڕووی ڕاستیە ئەبێت سەیری قوڵایی ناخ و کەسایەتیان بکەین لە نزیکەوە سەیری ڕەفتارەکانیان کە دیقەت بدە. خەڵکی شتانێک ناکەن کە تەنها یەک جار بێت ڕەفتارەکان دووبارە دەبنەوە. واتە بۆ نمونە ئەگەر من کەسێک بم ڕێزی خەڵکی زۆر نەگرم و لە لای تۆ خۆم وام پیشاندەم کە کەسێکی زۆر بەڕێزم ئەوە دەبێت دیقەت بدەی سێر بکەی بزانی کە من ڕێز لە کارگوزارێک لە کارمەندێک لە هاوڵاتێکی ئاسایی ئەگرم یاخودنا چونکە بێ ئاگایانە ئەو ڕەفتارانە دووباراکەمەوە کە لە کەساتی ڕاستەقینەکەمدا هەیە. ڕەنگە بتوانم نواندن بۆ تۆ بکەم بەڵام بە بەردەوامی و لەگەڵ هەموو کەسێکیشدا بێگومان نەخێر ناتوانم. پێویستە خۆمان ڕابهێنین لە فەرامۆشکردنی ئەو ڕۆی خەڵکی کە بەردەوام پیشانمان دەدەن لە جیاتی ئەوە ورد ببینەوە لە کەسایەتیان ئەو کاتە بڕیار بدەین پەیوەندیەکانمان لەگەڵ بەرامبەردا چۆن بێت و بیگەینێت چه هەستێک. سەرنج بدە کە باسی ڕابردوویەکە چەنە شانازی باڵەکانیەوەکە چەنێ ڕق لە دڵە چۆن تۆڵە لەوانی ترەکاتەوە. لە ئێستادا جۆری بڕیارەکانی چۆنە وابزانم زۆر سەرکۆنیانمان کرد بەڵام بەڕاستیەکیش دەربارەی ئەوان بزانین. نووسەری گەورە ڕۆبرت گرێی دەڵێت کەس لە خۆڕایی دەمامکێک لە دەموچاوی نابەستێت. چەند هۆکارێک هەن کەوا دەکات مرۆڤەکان نەتوانن ڕەفتارەکانی خۆیان کۆنتڕۆڵ بکەن و هەوڵ بدەن کە ڕاستی کەسایەتی خۆیان لێمە بشارنەوە هەندێک جار ڕەنگە ڕەفتارەکانیشان کێشیان نەبێت بەڵام کەسەکە دەترسێت لەوەی کە قبوڵ نەکراو بێت لە نێو کۆمەلگا. یەکێک لە هۆکارەکان پەیوەندی بە قۆناغی مناڵیەوە هەیە پەیوەندیان بە خێزانەکەیەوە هەیە کە چۆن مامەڵەیان لەگەڵدا کردووە. لە منداڵیدا زۆر جارم کەسانە هەڵەیان کردووە لیان قبول نەکراوە بۆ نمونە کە کارێکی هەڵی ئەنجام داوە هەروکە هەموو منداڵەکانی دیکە کە هەڵاکەن ڕێگا ڕاستەکان پێ نیشان نەداوە بەڵکو لی تووڕەبوونە تاوای لێ هاتووە درۆ بکاتوە هەستە ڕاستیەکانی خۆی بشارێتەوە یاخود لە گریاندا ناچار کراوە کە بێدەنگ بێت و لە پێکەنیدا وەستێنراوە. بۆیە بە بەردەوام لە حاڵەتێکی بەرگریکردندا و هەوڵ دەدات جوانتر لەوەی کە هەیە خۆی نیشان بدات. هۆکاری دووەم خوو ئەزمونە. ژیان بۆ زۆرێک لە مرۆڤەکان ئاسان نییە بۆیە بە مەبەستی خۆگونجاندن ڕەفتاری جۆرا و جۆر ئەنجام دەدەین دواتر هەست دەکەین کە ئەمانە دەبنە هەڵە و ناشتوانین دەستبەرداریان بین. ئەم ئەزمونە چەندین جار دووبارە دەبێتەوە و دەبێت بە خویە کە کەسەکە وا بیرەکاتەوە ئیتر تەواو ئەو من هەر ناتوانم بگۆڕم. بۆ نمونە کەسەکە چەندین جار بێڕێزی کردووە کە ژیان زۆر جار ناچاریم شتێک کردووە
تاوەکۆم بێڕێزیە بۆ بەخۆی لاتۆ کە ناتوانێت ڕێز لە خەڵکی دیکە بگرێت ئەو دەزانێت هەڵێ بۆیە نواندە نکات و پێی وایە ناتوانێت بگۆڕێت تەنها و کاتە نەبێت کە پێویستە لەم کاتەیە باش دەرکەوێت بۆی لەم کاتەیە دەمامکەکەی هەڵەگرێ و خۆی بەجای پیشانەدا تەنها پێویستمان بۆیە کە بڕیار بدەین دەمامکەکان لابەرین لەوە تێبگەین کە هیچ مرۆڤێک بێکەم و کورتی نییە تەنها دەکرێت ئەزمونێکی نوێ و باش بگۆڕین بۆ خوێکی باشتر ئەو کاتە هەرگیز پێویستمان بە دەمامکەکان نابێت. دەگەڕینەوە لای میوانەکەمان و تەوەرەکەمان کە گرنگی یاخود ئەو قسانەی کە ئەیکین گرنگە کە کەسانی کۆمەڵاست کەسانی توێژەر کە باگراوندێکی تەواویان لەسەر بابەتەکە هەبێ قسەی لەسەر بکەن بۆیە ئێمەش میوانداری بەڕێز کاک فازڵمان کردووە. کاک فازڵ سەبارەت بە دووڕووی یاخود ئەو دەمامکەی کە کەسانێک هەن بەکارێنن دیری تۆ چییە لەسەری یاخود هەڵسەنگاندنی تۆ چییە لەسەر ئەمە؟ جارێکتر بەیانیتان باش سڵاو و ڕێزم هەیە بۆ بینەرانتان. لە ڕاستیە لەبارەی هەر دیاردەیەکەوە قساکەی نەبێ بڵێن کە ئەم دیاردەیەکی تایبەت نییە و تایبەت نییە بە کۆمەڵگەیەک بەڵکو دیاردەیەکی جیهانیە و لەسەر ئاستی جیهانە مرۆڤەکان گرفتاری کۆمەڵێک دیاردە دەبن کە بەشی زۆری ئەو دیاردانە وەکو بینیمان پەیوەندیان بە پرۆسەی پەروەردە و پێگەیاندنی تاکەکان هەیە. دوو ڕووی وەکو دیاردەیەکی دەرونی کۆمەڵایەتی لە ڕاستیا بێزرا و یەکێکە لەو دیاردە جیهانیانەی کە ئەمڕۆ کۆمەڵگاکان بەدەستیەوە دەناڵێنن لە کۆمەڵگەیە بۆ کۆمەڵگەیەکی تر گۆڕانکاری بەسەرایەت هەڵبەتە ئەمە پەیوەندی بە ئاستی پەروەردە و پێگەیاندنی تاکەکان و با بڵێن بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری تاکەیە. کۆمەڵگا ڕۆژ ئاواییەکان باشترن، کۆمەڵگا ڕۆژهەڵاتیەکان کۆمەڵگاکانی جیهانی سێهەم لەبەرەوەی پەروەردە تیاندا لە ئاستێکی لاوازدایە بەردەوام کۆمەڵێک گرفت و سەر ئێشە بۆ تاکەکانیان دروست دەبێت لە نەتیجەیە هەلومەرجی کۆمەڵایەتی و ژینگەی تۆ تێیدا دەژی ئەو هۆکارانەی کە پەیوەندیەکانی تۆ لەگەڵ دەوروبەر ڕێک دەخەن بەرژەوەندی و مەسلاحەت وا ئەکەن مرۆڤەکان زۆر جار زیاتر لە ڕوویەکیش بەکارهێنن نەک دووڕوو. بۆیە قسە لەسەر دیاردەی دووڕووی بکەین لە کۆمەڵگای کوردی. بەڵێ کۆمەڵگای کوردی کۆمەڵگایەکە دەتوانین بڵێن کۆمەڵگایەکی دووڕووە. مرۆڤەکانی ناوی هیچ کاتێک با بڵێن وەکو ئەکتەرێک لەسەر شاشە ممارەسەی شەخسیەتی حەقیقی خۆیان ناکەن بەڵکو بە پێی هەلومەرج خۆیانە گونجێنن بۆ ڕاگررتنی دڵی ئەم بۆ ڕازیکردنی دڵی ئەو بۆ بەدەستهێنانی دڵی ئەو باشە لەبەرەوە کاک فازڵ لەبەرەوەی کە دەمانێت پرسیاری زیاتر بکەین پێم خۆشە زیاتر جەختکەینەوە سەر ئەوەی کە بۆچی کەسەکان حەزەکەن لە ڕوویە زیاتریان هەبێت ئەو بۆ خۆیان چێژ بەخشە یاخود بۆ ئەوەیە وەک باست کرد بەرژەوەندی زیاترە کامیانت مرۆڤەکان حەز ناکەن بەڵکو ناچارن باڵێ چونکە هیچ کەسێ حەز ناکات مەسەلەن هەڵگیری ئەو سیفاتانە بێ کە ناشرینە و کۆمەلگا ڕەتیان نەکاتەوە بەڵام دۆخی ناچاری وا ئاکات کە مرۆڤەکان بۆ نمونە درۆ بکەن ڕازگۆ نەبن مەسەلەن هەنگاوی هەڵە بنێن لە سەر ڕێگە دروستەکان نەڕۆن دوو ڕوویش وەک یەکێک لەو دیاردانە مەسەلەن مرۆڤ ناچارە بێت ئەوە وتمان کە پەروەردە دەوری هەیە و هەلومەرجی ژینگەی وا ئاکا کە مرۆڤەکان بەو شێوەیە مامەڵە بکەن کە لە نەتیجەدا دوو ڕووی لەکەوێتەوە ڕەنگە ئێستا مرۆڤی دوو ڕوومان ینی لە کۆمەڵگایە بە شێوەیەک لە شێوەکان مرۆڤەکان بە گشتی ناچارن بەوەی کە لە هەندێک دۆخدا ڕوویەکی تر بەکاربێن ڕەنگە پێی بڵێ نەهی لێ بکە بۆ چکە دیاردەیەکی بێزرا و ناشرینە لە ڕووی دینیەوە ئێمە دەزانین کە سزای گەورەی لەسەرە و بە حەدیث پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاماژەی بە سیفەتەکانی کەسی دووڕوو کردووە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئێمە دەزانین ئەگەر کەسێکی دەربکەوێت دووڕووە واتە کەسێکی ناڕازگۆیە یعنی دووڕووی و درۆکردن دوو ڕووی دراوێکن بۆیە هیچ کەسێکی دووڕوو و بێبار وە درۆزن لە کۆمەلگادا خۆشەویست نییە تا ئەو شوێنە کە کەشف نەبێ بۆی ئەچێتە سەر بەڵام کاتێک کە دەرئەکەوێت کەسێکە
لە لای من شتێک گەڵێ و لە لای جەنابەت شتێکی تر ئەڵێ ئەوە ئیتر دەبێتە کەسێکی بێزرا و حەزەری لێەکەی خۆمانی لێ پارێزین. بەڕێز فازڵ ئەم کەسانە ئێستا ئەمە چەندێک باسی بکەین بیستراوە چۆنن بەڵام نمونونەکان چۆنن ئەوە بۆ نمونەیەک هەبێک خۆت بۆمان باسکەی کەسێک بە شێوازێک لەگەڵ تۆە هەڵسوکەوتی کردبێت دواتر چوو بێت لەگەڵ یەکترە. لەبەرەوەی ئێمە لە کۆمەلگایە ئەژین و پەیوەندی کۆمەڵایەتیمان هەیە لەگەڵ دەوروبەر چ لە شوێنی ئیشەکەت چ لە ناو خێزانت چ لەگەڵ دەوروبەرەکەت بەگشتی لەوانەیە چەندین جار بەر ئەوە کەوتبی کەسێک لە لای تۆ دانیشتووە وەسفت دەکا دڵت خۆشەکە بە قسەکانی بەڵام ئەی بیستیتەوە لە شوێنێکی تر زەمی کردویت ئەمە مرۆڤی دووڕوە یەک ڕووی نییە دەتوانێت لە لای تۆ ئەکتەرێک بێ کە بە دڵی تۆ تەمسیلەکە لە لای کەسانی تر ئەو ئەکتەرەیە کە بە دڵی تۆ نییە واتە باست دەکا و ئێمە بۆ خۆمان لە ژینگەی کارە ڕۆژانە ئەومان بەستەریە باڵێ ڕوبەڕوو بینێتەوە ئێوە ناو دامەزراوەیە کایشەکان ڕەنگە ڕۆژانێک ئەمانەتان بیست بێ و مەسەلەن بۆ نمونە حتا ئەم دیاردەیە مەسەلەن دیاردەی تر کەشفەکە بۆ نمونە من لە لای تۆ قسەیەکەکەمە چم لە شوێنێکی تر قسەیەکەکەم ئەو کەسێک هەیە قسەکە بۆ تۆ ئەجێڕێتەوە ئەویش جۆرێکە بێ لە ها مەسەلەن گێڕانەوەی قسە و دوو زمانی و مەسەلەن ینی ئەویش هیچی کەمتر نییە بە تەئکید وایە بەڵام مەبەستمەوەی ئەم ئەو کەسانەی کە دووڕوون ئەگەر لە ڕووی سایکۆلۆژیەوە سیرکەین گرفتی دەرونیان هەیە و ئیستقراری کەسیان نییە و حتا شعور بە نەقسیان هەیە هەستکردن بە کەمی چکە مرۆڤی بەهێز ئەوەیە کە بە شێوەیەکی ئاسایی گزارشت لە ناخی خۆیەکە ئەگەر تۆم بەدڵە بێ مجاملە و بێ مبالەغە بە پێی مستەوای خۆی ڕەئی خۆمت پێڵم ئەگەر ملاحەزەم هەیە لەسەر کەسایەتیت هەمان ئەو شتێک کە لە دڵمایە بێ مبالەغە و بێ زیادوکەم پێتی ئەڵێم جا تۆ لەوانەیە پێت ناخۆش بێ و ئەمەیان ئەکەوێتە سەر خۆت بەڵام باسی مجاملت کرد باڵێ وتیشت درۆ لەگەڵ دوو ڕووی دراوێکن مجاملە ئەچێتە کام قاڵبەوە هەمان قاڵبی دووڕوویە نەخێر لە ڕاستیە مجاملەکردن جاری وا هەیە مەسەلەن مەبەستی ئازاردانی تۆ نییە ینی وە شتێک نییە زەرەربات ئەگەر چی مجاملەکردن و تەمەلوق وا ئەکام کەسایەتی دەخاتە ژێر پرسیارەوە و هەست بە بچووکی دەکرێت لە نەتیجەیە بەڵام بە گشتی دووڕوویی بێباری جیاوازترە یعنی گرفت دروستەکە کێشە بۆ پەیوەندیەکانمان دروستەکە یعنی مرۆڤی دووڕوو وا ئەکات کە مەسەلەن ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانەی کە هەیەی لەگەڵ دەوروبەرەکەیە هەم سەر ئێشە بۆ خۆی بۆ دەوروبەرەکەشی دروستەکە بۆیە لە ڕاستیە جیاوازە لە مجاملەکردن مەسەلەن من مجاملەی تۆ ئەەکەم ڕەنگە لە مستەوای خۆی زیاتر پێت بڵێم ئەمڕۆ ئەم جلوبەرگەی لەبەرتایە جوانەیان مەسەلەن ئەم ئیشەی کە ئەیکی ئاوا سەرنجڕاکێشە لەوانەیە پێویست نەکا من زۆر تەئکید بکەمەوە ئەوە ئەچێتە قاڵبی مجاملە بەڵام دیاردەیەکی وەکو دیاردەی دووڕووی کە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستین و کۆمەڵاسێکی گەورەی وەکو عەلیوەردی کە لە پەنجاکانی سەدەی ڕابردووە باسیەکە لێکۆڵینەوەیەکی کردووە بە نەتیجە گەیشتۆتەوەی کاڵێ تاکەکانی با بڵێن عێراقی تاکی دووڕوون سەیری کە کوردستان بەشێکە لە عێراق یعنی لە چوارچەوەی دیراسەیەکی لەو شوێیە دەرەکەوێت کە دووڕووە مەسەلەن لەسەر تەلەڤیزۆن شتێک گەڵێت بەڵام بڕوای پێی نییە با بە نمونەیەک ڕوونیکەینەوە کۆمەڵگای کوردی ئەگەر سەیری شێعر و ئەدەب و گۆرانی بکەی ئافرەت لە ناو ئەم دنیای ئەدەبەیە باڵای زۆر بەرزە بەڵام کەیەتە سەر ئاستی واقع و مامەڵە دەکوژرێ توندوتیژی لەگەڵەکرێ بە چاوێکی کەمتر سەیرەکرێ ئەوە دووڕوویە من لە شعرێکە باڵای تۆ بەرزەکەم لە حەقیقەتە ئازار دەدەم لە شعرێکە پێم وایە لە غەیری تۆ شتێکی کەنیە بەڵام لە واقعە زۆر کەمتر لەوە سەیر دەکەم کە لە شتەکانی دەوروبەر هەیە
بۆیە دووڕوویی توانین بڵێن نەخۆشیە دەردە پەتایە و لەوانەیە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بگۆڕێ بەڵام سەرچاوی هەر هەمویان پەروەردەیە. مرۆڤی دووڕوو ترسنۆکە، مرۆڤی دووڕوو ئەنانی و خۆویستە، مرۆڤی دووڕوو بەردەوام دووڕوویەکەی بەکارهێنێەوە قەڵغانێ بۆ پاراستنی خۆی، بەڵام نازانێ بە نەتیجە لە ڕووی دینی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ناو کۆمەلگادا چەند پێی بچوو گەبێتەوە. یعنی ئەگەر بەتەنها دەربکەوێت کە دووڕوە لە عەرەبیا پێوترێ منافق، یعنی نیفاقەکات بەردەوام مەسەلەن دوو ڕووی هەیە دووباری هەیە کە ئەمە فازل زۆر جار لە ناو کۆمەلگەی ئێمە بۆ پێیکە کۆمەلگەیەکی تا ڕادێک شەرمنین شەرمن بەو مانایی کە حقیقەتی ناخی خۆمان ناڵێن لەبەرەوەی کە پێمان عیبە یان خەممانە بەرامبەرەکەمان ڕازی نەبێلی لێمان ڕازی نەبێت نیگەران بێ لێمان لەبەرەوە ئامادە نین حقیقەتەکە بڵێن ئەو کات چیەکەین ناچارین مەیکاپێک بۆ قسەکانمانەکەین بۆ هەڵسو کەوتمانەکەین. ئەمە چی لە ئێمە کات کە بە ناچاری بەردەوام ینی وابەستەی ئەم ئەتواری خۆمان بین وابەستەی ئەم قسەکردنی خۆمان بین لە بروی کە پێمان ئای بە ئەو شتە بڵێن نەکا کەسەکە پێی بشکێ. مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە لەبەرەوەی لە ناو کۆمەلگایژی لەگەڵ دەوروبەرەژی پێویستی بە پرۆسەی خۆگونجاندن هەیە. ئاین پێویستی بەوە نییە مەسەلەن ڕوبەڕووی هەموو شتەکان بێت و دوایی بەتەنها بمێنێتەوە. یعنی بە بڕوای من مەسەلەی ڕاگررتنی دڵی ئەوانی تر ناچێتە بابی دووڕوویی. من ئەزانم تۆ شتێکت پێ ناخۆشە نایکەم دڵت ڕائەگرم ئەوە بەو مەعنایە نییە من ئەترسم لە وتنی ئەو ڕاستێ. دووڕوویی ئەوەیە کە مرۆڤەکان شتێک لە ناخیانایە با بڵێن لە دڵیانایە بڕوایان پێیەتی بەڵام لەسەر زار و قسەکردنیاندا شتێکی ترن. دووڕوو ئەو کەسەیە کە لە لای تۆ شتێک ئەڵێ و لە لای من شتێک ئەڵێ. یعنی بۆ نمونە مەحوی شاعیرێکی گەورەی کووردە لە ساڵی 1936 لەدایک بووە تاوەکو 900ەکان ژیاوە. ئەڵێ لە دەست دۆستی دووڕوو عەجەب دڵم تەنگە فیدای ئەو دوژمنە بم کە یەک ڕەنگە. یعنی مەبەستی ئەوەیە تۆ دۆستەکەت کە ئەڵەی دۆست یعنی نزیک لە خۆت دڵت لێی تەنگە بەڵام ئەچی فیدای ئەو کەسە ئەبی کە دوژمنتە. بۆچی؟ لەبەرەوەی یەک ڕەنگە دوژمنایەتی دەکات پێ دەڵێ من ئەمەم بەڵامەوەی کە دۆستە نانت لەگەڵە خوا لەگەڵ تەژی لەگەڵت دیەتە دەر بەڵام لە دوژمنەکەت سەرسەختترە بەرامبەرت بۆ چکە لە شوێنێک تر باست دەکا زەمت دەکا حەز بە سەرکەوتنت ناکا ئەوێ بشکەیت. بۆیە ئەمە نەخۆشیە هەر کەسەی بێ و بە بڕوای منیش یعنی لە دنیایەکی وەکو دنیای ئەمڕۆیە کە ئێوە بۆ خۆتان ڕۆژانە بەرجیهانی گەورەی مەسەلەن سۆشیال میدیا ئەکەون کە پڕە لە دووفاقی و دووڕووی. ڕاستە نازم بۆ بە تایبەت سوۆشال میدیانی ئەبینی ئەوەی لەسەر سوۆشال میدیایە ڕێک پێچەوانەکەی حقیقەتەکەیە کە هەمانە تەنانەت بە خودی خۆشیان ڕازینین ئەو دەموچاوە ئەو ڕوخساری کە هەمانە خەڵکەکە وای لاتۆ ئەوەنە دووڕۆ لەگە خۆشی دووڕوە وێنە بە خودی مۆبایلەکەی خۆی ناگرێت ئیلا ئەبێ فلتەرێکی لەسەر بێ ئیتر خودی خۆشی قبوڵنی. باڵێ مرۆڤ بە نەتیجە حەزەکات با بڵێن یعنی وەکو مەزهەر و شکل بە جوانترین شێوە دەربکەوێ بە دڵنیاییەوە هیچ کاتێک مەزهەر و شکل ڕنگدانەوەی واقعی ناغنیە. ناخی مرۆڤەکان وەکو سندوقێکی داخراوە کە هەموو کەس نایبینێ بەس کاتێک گەکرێتەوە زۆر شت کەشفە بێ. ینی بۆیە مرۆڤ ئەگەر خۆی بپارێزێ لە درۆکردن خۆی بپارێزێ لە ڕیایی خۆی بپارێزێ لە دووڕوویی ئەمە مرۆڤێکی ساختر و سەلیمتر و تەسەورەکەم کاک فازل ئەو کات کەسمان ئیشمان نەڕوا و
وەکو ێستا دەتوانین باشی بەداخەوە ئەوە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە کەواتە کاریگەری کردوتە سەر کۆمەڵگە ئەم کاریگەری کردوتە سەر تەواوی جومگەکانی کۆمەڵگە یعنی ئەو مرۆڤانەی کە دوو ڕوون براوەترن تا ئەو شوێنەی کەشفە بن براون بەڵێ یعنی بۆچی چونکە مرۆڤی دووڕوو ئەتوانێت درۆی باشتر بکە ئەتوانێت تەمەلوقی باشتر بکە و بەشێکیش لەوەی کە ئەیکات مجاملەیە چونکە ئەو مجاملەی من یا مرۆڤێکی تەندروست ئەی تۆئەکە جیاوازە لەو مجاملەی کە مرۆڤێکی دووڕوویەکە خەڵکی ڕاستگۆ دایمەستەم لێکراوترن وەڵڵا لە ڕاستیە بەداخەوە کە ئەڵێم جیهانەکەمان بۆتە جیهانێکی دووڕوو ئەمڕۆ باز لەوە ئەکرێ 100 شکر بە دووڕووی ئێستا زیاتر لە چەند ڕوویەکەیە ئەمڕۆ جیهان جیهانی بەرژەوەندیە جیهان جیهانی مەساڵحە جیهان جیهانی ئەوەیە کە من لەسەر حسابی تۆ پێ بگەم جیهان جیهانی ئەوەیە کە من هاوڕێیانی وەکو ئێوە بکەمە پەیژەیەک و بەسەریان ئاسەر بکەوە بێگومان کەسانی وەکو ئێوەش کە بەتایبەت لەم بابەتانە قاڵبوونەتەوە ورد و درشتی لێی تێگەیشتون بەرکەوتنتان زۆر هەبووە لەگەڵ ئەو کەسانە باڵێ بەتاکید یعنی ئێوە کە باسەکەم باسی کۆمەڵناسەکانەکەم هەیە دیراسی کردووە واتە لێکۆڵینەوەی وردی کردووە لەسەر ئەم بابەتە مەسەلەن کەیسی وەرگرتووە لێکدانەوەی کردووە بۆی دەرکەوتووە بە تاکید کۆمەڵگا ئێمە وەکو کۆمەڵگای کوردی بەداخەوە ئەتوانم بڵێم لەگەڵ زیادبوونی تەمەنمان لەگەڵ پێشکەوتنمان لەگەڵ بەرکەوتنمان بە دنیای کراوە زیاتر ئەم بابەتە لەگەڵمانە گەورە ئەبێ ڕاستە بەڕێز فازڵ عومەر کۆمەڵاس لەگەڵمان بووی سپاس بۆ یەکەم بەیانە لەگەڵمان بووی ئەم بابەتەمان و ڕژان و بەیەکە قسەمان لەسەر کرد سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەرفەتە تۆڕێکی چالاکوانانی بواری ژینگە لە ڕێگەی جێگیرکردنی دەیان کامێرە لە دارستانەکانی سوید دیمەنێکی ڕاستەوخۆی سروشت سات بە سات بۆ بینەرەکانیان دەگوازنەوە ئەبێت چەند سەرنج ڕاکێش بێت تۆ سات بە سات بزانی چی ڕوو ئەدات لە ناو دارستانە چۆن گوڵێک گەورە بێت چۆن دارێک گەورە بێت جا ئەو تۆڕە سویدیا لە ڕێگەی کردنەوەی لایف لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە بوون بە خاوەنی 100,000 بینەر و ڕۆژانە سەیری لایڤەکانی ئەو تۆڕە دەکەن ئێمەش بەشێکیتان بۆ دەگوازینەوە. تۆمارکردنی دیمەنی جوان و دیاردە ناوازە سروشتیەکان پێویستی بە کات و ئارامگری هەیە. تۆڕێکی ژینگەی سویدی بە ناوی کۆچی بزنەچێویەکان سەدان کامیرای جێگیریان لە سەرانسەری دارستانەکان جێگیر کردووە کە لەو ڕێگەیەوە دەتوانن جوڵەی ئاژەڵەکان و جوڵە سەرنجڕاکێشەکانی گیاندارەکانی تر تۆمار بکەن. کامێراکان لە ڕێگەی تۆڕێکەوە بەیەکەوە بەستراون و ژمارەیەک چالاکوان چاودێریان دەکەن نەک بە تەنها ئەمە بەڵکو لە ڕێگەی دانانی لایڤەوە لە تۆڕ کۆمەڵایەتیەکان ئاژەڵ دۆستەکان دەتوانن لە ڕێگەی مۆبایلەکانیانەوە ڕاستەوخۆ بینەری سروشت بن. منیش کاتێک بڕوام وانە بوو کە ئەم بەرنمەیە ئێمە بەو شێوەیە لە ناو خەڵکدا بڵاو بێتەوە. بەڕاستی من دڵخۆشم کاتوانیمان کارێکی وەها بکەین. ئێمە لە وەرزی پێنجەمی بەرنمەکەمان داین و ساڵ لە دوای ساڵ کوالێتی کارەکانمان بەرەو پێشەوە دەبین. خەڵکیش ئەمەی دەبێت. تۆڕی کۆچی بزنەچێویەکان بەدەیان کاتژمێر لە ڕێگەی کامێرە جێگیرەکانەوە لایڤ دەکەنەوە بەردەوام دەیان کەس لەسەر هێڵن بۆ بینینی سروشتی ڕاستەقینەی سوید بە ئاژەڵ و دارستان و کەش و هەواکەیەوە. چالاکوانانی بواری ژینگە هەنگاوی تۆڕی کۆچی بزنەچێویەکان بە ئەرێنی بۆ سەر ژینگە دەبینن چونکە لە جێگەی ئەوەی خەڵکی بچنە ناو دارستانەکان و ببنە هۆی دروستبوونی مەترسی لەسەر ئاژەڵان لە ماڵەکانی خۆیانەوە ئاشنای سروشت دەبن. ئەمەش هۆکارێکی گرنگە بۆ هێشتنەوەی ئاژەڵەکان بە پارێزراوی. وەکو هاوکارم لە سۆڤان لە سەرەتای پرۆگرامەکەەوە باسیەوەی کرد کە دوێنێ ڕۆژی گیانی پەرستاران بووە پەرستار یاخود دەتوانین پێ بڵین فریشتەی بەهاناوەچوونی نەخۆش. ئێمە لەبەر گرنگی ئەم کەسایەتیە ئەم پیشە جوانە ئەم فریشتێ ئێمە وامان کرد کە چونکە دوێنە بەرنامە نەبوو ئەمڕۆ
بە هەمان شێوە قسەی لەسەرکەین و بتوانین ئەگەر پشوکترین خزمەتیش بێ بەم توێژەی بکەین تا لە بەرامبەر ئەو ئەرکو ماندووبوونیان هیچ نائێمە دەستی ماندووبوونیان تون بگوشین و جارێکی دیکە گرمترین پیرۆزبایی لە پەرستاران بە گشتی و پەرستاران و کارمەندانی تەندروستی لە کوردستانەکەین و بە تایبەتتر پیرۆزبایی لە دایکمەکەم کە هەموو کات شانازی پێواکەم سربەرزم پێی کە جگەلەوەی ئەرکی دایکاتی چەند جوان کردووە هەموو کاتێکی دایکێکی مهرەبانە بۆ نەخۆشەکان لەسەرم بابەتە گرنگی پێدەدەین و قسەی زیاتری لە سەردەکەین بۆیە میوانداری بەڕێز دکتۆر سەرهەنگمان کردووە سەرهەنگ قادر کە سەرۆکی کۆمەڵی زانستی و پەرستارانی کوردستانە بەخێر هاتی دکتۆر بەخێر هاتی پیرۆزە سپاسانەکەم زۆر سپاس پامیەوە چییە سەرەتا بۆی کە وەکو پەرستارە و کارمەندانی تەندروستی یاخود بڵێن فریشتەی بەهاناوە چوون سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم و پیرۆزبایی لەسەر جەم پەرستارانی کوردستان دەکەم لە ڕۆژی 15دا کە دوێنێ بوو و سەرجەم پەرستارانی جیهان بەم بۆنێەوە هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم و لێرەوەش پێیان دەڵێم سەر ڕای بوونی چەند کێشە و گرفتێک لە سیستەمی تەندروستیدا ئەوان بە شێوەیەشی زانستیانە و خۆبەخشانە کارەکانی خۆیان ئەنجام دەدەن. باشە دکتۆر شتێک هەیە کە گرنگە ئەوەیە کە ئێمە بۆ خۆمان خەڵکی کورد خەڵکێکی زۆر بەخشندەین خەڵکێکین لەناو کۆمەڵگەکانی ترا دیارین کە میهرەبانیمان زۆر زیاترە جاوەڕێگەر لەناو ئێمە پەرستاریش هەبێت ئەرکی پەرستارەکانی کوردستان چۆن ئەبینن هەر بەو شێوەیە کە ئێمەی کۆمەڵگە ئەیان بینین یان وەکو ئێوەکو بەرپرسان کە چاودێری کارەکانیانەکەن چۆن ڕۆڵیان بەرز ئەنن خێنن بەڵێ خۆی لە خۆیدا پەرستار ئەرکێکی لەسەر شانە چاودێریکردنی سیستەمی تەندروستی بە شێوەیەکی گشتیە وەکو تاک وەکو خێزان وەکو کۆمەڵگاش یعنی هەر کەسێک پێویستی بە هەر پێداویستیی پزیشکی هەبێت پەرستار لە ئامادەیە بۆ بەهانەوە چوونی یەکێکیش لەو سیفەتانی کە پەرستار هەیەی لایەنی میهرەبانی ئەو خۆنەویستی و ڕەوشت بەرزیە لەگەڵ کەسانی کە وەکو بڵێ ڕووی تێدەکەن چ لە نەخۆشخانەکان بێت لە دەرەوەی نەخۆشخانەکان بێت بەبێ فەرق و جیاوازی ئەوەی کە لە پەرستار دەبێندرێت کۆمەڵێک سیفات و خاصیەتی زۆر مرۆڤ دۆستی یەکێک لەوانەیە کە ئێمە وەکو بەڕەچەلە کورد هەمانە وەکو بڵێ دڵنەرمی و خۆنەویستی و خۆبەخشی و دڵسافی یاخود لە بۆ نموناگە لە شەقامدا ئێمە کەسێک ببینی نەشی ناسی لەوانەیە بەهانەوە بچین اینجا لە ناو خۆماندا وەکو کۆمەڵگەی کوردی پەرستار ئەو ڕۆڵەی دووبارە بۆتەوە بەڵام لێرە و لەوێ لەوانەیە ئێوەش بەرگوێتان کەوت بێ خەڵکانێک هەیە بەو کارە هەڵناسن ئەوە زۆر دەگمەنە زۆر دەگمەنە پەرستاران لە هەموو شوێنێکدا 24 کاتژمێر لە ئامادە باشیدان لە هەموو نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان ئەگەر بێت و سیر بکەی بە نیزامی شەفتات یعنی قۆناغ بە قۆناغ بەڵام ئەوەی کە هەیە ئێمە پێویستمان بەو لە سەردەمێکی تازەین پێویستمان بە هەندێک گۆڕانکاریە لە سیستەمی تەندروستیدا لە ناو ئەوانیشدا مەثەلەن لە ڕۆلی پەرستاران ئەو زانستە نوێی کە ئێستا پێیان دەبەخشرێت دەبێت جێگەی خۆی ببینێت لە پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر لەگەڵ ئەو کەسانەی کە دێنە نەخۆشخانەکان یاخود لە دەرەوەی نەخۆشخانەکان پێویستیان بە پەرستار هەیە باشە دکتۆر سەرهەنگ ئێمە ڕۆژانە بیستین لە کەس و کارمان و هەموو ئەوانەی کە ئەگەر کارمەندی تەندروستی بێ یاخود بە لانی بەرامبەر کە سەردانی نەخۆشخانەکانەکەن نەخۆشن یا هاوڵی نەخۆشن هەندێک ڕای جیاوازە بینن لە یەکتری بۆ نمونە کەسانێکان وەک پێویست ڕێز لە ئەرک و ماندووبوونی پەرستار ناگرن یاخود بە پێچەوانەکەیەوە پەرستاریش هەیە بە شێوازێکی زۆر ناپیشەیانە و نائەخلاقیانە بەرامبەر نەخۆشەکە یاخود هاوڵی نەخۆشەکە کارێک ناکە کە ئەرکی سەرشانیەتی نی ئەمە هۆکاری چیە ئایا لە ڕابردوو وا بوو یاخود ئێستا ئەم مۆدێلە دروست بووە کە ئەم لێکتێ نەگەیشتنە هەبێت خۆی لە خۆیدا پرسیارێکی گرنگ بوو بۆ مناسبەی ئمە بەیانی نادووبانی ڕۆژی دووشەمە 15 سمپۆزیەمی دۆمیمان هەیە وەکو کۆمەڵی پەرستاران ئەنجامیدان یەکێک لەوانە ئەو خاڵەیە کە پێی دەڵێن جۆب دیسکریپشن وەسفی کار
واتە هەر یەکە لە سیستەمی تەندروستی بە خۆ دەزانی گروپ وەرکینگە، ینی بە تیم ئێمە کار دەکەین. جگە لە پەرستار کۆمەڵێک پیشەی ترمان لەگەڵە کار دەکەن. ئێمە دەمانەوێت پەرستار ئەو ئەرکەی کە لە سەرشانێتی دیاری کراوە بەڵام لە سەر زەمین مەکو بڵێ جێبەجێ ناکرێت. بۆ نمونە پزیشک ئەرکی چیە، دەرمانساز ئیشی چێ و پەرستار ئیشی چێ و شیکاری ئیشی چیە، ئەمانە هەمووی بە زانست و بە قانون دیاری کراوە، بەڵام دەبینین لێرە و لەوێ بە شێوەیەکی پرۆفشناڵانە جێبەجێ ناکرێت. ئەوە وای کردووە ئەگەر ئێمە دەڵێ میدیکال ئیرەڵ ئەگەر هەڵەیەکی پزیشکی هەبێت مەسەلەن ئەو بڵێ لەسەر فلانە کەس ئەکەوێ، مەسەلەن ئێمە فێرس کۆنتاکتین، ینی یەکەم بەرکەوتەی نەخۆش کە سەردانی نەخۆشخانە دەکات لەگەڵ پەرستارە. وایە یعنی ئەوە لە زانستدا سەرمێن ینی پێناسە کراوە بۆ شێوازێ. بەڵام ئێمە کە نەخۆش دێ یەکەم شێت ئەو کەلتورە دروست بووە، ئەڵێ پزیشک یان ئەڵێ مەسەرەن چێ لێرە بەرپرسە. کۆمەڵێک لایەنی وەکو بڵێ ڕۆشنبیری گشتی تەندروستیمان هەیە، خەڵکی ئێمەش بە شێوەیەکی 100% نییە، ڕۆڵیان بە بچووکە بینە، ڕۆلیان بە بچووک دەبینێت. بەڵام لێرە ئێمە بەدوای ئەوەین کە ئەو وەسفی کارە جێبەجێ بکرێت و لە یاساکەشدا تازەگەری نوێ بێتە پێشەوە، ئەو کاتی ئەو کێشە و گرفتانە نابێت بۆ لە بەرەوەی تۆ دەزانی کە سەردانی نەخۆشخانەت کرد چێ لێت بەرپرسە، چونکینە هەر ئەوە نیە مەتەلەن تۆلانی عیلاجەکە وەرگری. تەسەوڕ کە ئێمە لە زانستدا باسیەوە دەکەین ئەگەر قسەیەکی خۆش هەبێ کە پێشوازی لێ دەکەیت تاوەکو بەڕێی دەکەیت پێداویستەکانی بۆ جێبەجێ دەکەیت، ئەوە هەموو لە زمانی ئەو بەرنامەجەیە کە پەرستار پێ هەڵدەستێت. بەڵام وەکو مرۆڤ خۆت دەزانی هەموو کەسێک لەوانەیە بەو شێوازە نەتوانێت تەعامل بکات. ئەو لایەنی بەرامبەریش کە هاوڵاتیانن لەوانەیە هاوڵی نەخۆش بێت کاریگەری هەبێت لەسەر جێبەجێکردنی ئەو بەرنامەیە کە ئەو پەرستارە بۆ نەخۆشەکەی دادنێت، ینی وەکو بڵێ تەداخل دەکات لە ئیشی پەرستار. جاریوە ئەوەنە ئەبێ بە شەڕیان لە بینی پەرستارەکە و هاوڵی نەخۆشەکەی لەم لاوە داماوە لە ئازارە ناڵێنێ. ینی لێرە چیە تۆ کە ڕۆشنبیری تەندروستی گشتیت نەبیت دێیت دەڵێ وان بۆ بکە وان بۆ بکە، خۆی ئەمە هەمووی بە قۆناغە، تۆ یەکە سەر ناتوانانی هەموو شتەکان لێک کات دە ئەنجام دە بۆ بەروی جیان بە نەخۆشەکە نەگات، قۆناغ بە قۆناغ تۆ لەگەڵی بەردەوام دەبی. بەڵام کە ئەوان دێن وەکو بڵێ تەداخلی ئەم بابەتە دەکەن ئەو کاتە بە زیانی نەخۆشەکە دەگەڕێتەوە، چکو کات بۆ ئێمە زۆر زۆر گرنگە کە نەخۆش مەسەرەن دێتە نەخۆشخانەکە. اینجا خۆش دەزانی هەر نەخۆشخانەیەک و بنکەیەکی تەندروستی جیاوازە لەگەڵ یەکی تر. بۆ نمونە ئێمەرجنسی هۆسپیتاڵمان هەیە نەخۆشخانەی فریاکەوتن کە من لێرەوە داوا دەکەم بە بۆنە ڕۆژی جیهانی پەرستاران ئەم کەلتوری کە لە ناو ئێمە هەیە 10 کەس 15 کەس لەگەڵ نەخۆش دێ ئەم کەلتورە بنبڕ بکرێت بۆەوەی پەرستار و پزیشک و ستافی نەخۆشخانەکان بتوانن بە ئەرچی خۆیان هەستن و بۆ پێشکەشکردنی جوانترین خزمەتگوزاری بە نەخۆش. زۆر باشە دکتۆر، ئێستا زۆر سەرنجمان قسە سەرۆیکە لەگەڵ هاوڵی نەخۆش ئەبێت هاوڵی نەخۆش خۆشی بتوانێت یارمەتی پەرستارەکان بدەیت کە بتوانن کارەکان بەباشیکەن لەگەڵ پزیشکەکانە و پەرستارەکانش بە هەمان شێوە، چونکە ئەوان لە حاڵەت و دۆخێکی ناجێگیران ئەبینن کەسێکی ئازیزیان نەخۆشە یان حاڵەتێکی ئەمەرجنسی هەیە. لەم کاتانەیە بۆ نمونە سایوەکە سیمپۆزیۆنێک ئەەکەن چۆن هەڵتان داوە لە ڕووی دەرونیەوە کار بکەن لەسەر پەرستارەکان، چونکە ئەوان بە بەردەوام لەناو ئەو دۆخن. ئەگەر ئێمە یەک جار نەخۆشێکمان هەبێ بیبین ئەوان ڕۆژانە زیاتر لە 100 بۆ 50 نەخۆش ئەبینن. چۆن لە ڕووی دەرونیەوە کاریان لەسەرەکەن کە هەمیشە ئامادە بن ریلاکس بن بۆی کە بتوانن جوابی خەڵک بنەوە. ئێمە وەکو زانست کە لە قۆناغەکانی خوێندن هەر کەسێک هەڵگری بڕوانامەی پەرستاری بێ ئێمە دەرسێکی تایبەت بەم حاڵەتەمان هەیە کە ئیفیکە، ینی کەسەکە دەبێ ئامادە بێ لە ڕووی دەرونی و لە ڕووی ڕەوشتەوە و هەتا کۆمونیکیشن چۆنیەتی تەعاملکردن هەم لەگە هاوڵەکانی خۆی لەو گروپ وەرکینگە لەو ستافێکە لەگەڵێتیش دەکە هەم لەگەڵ ئەو کەسانێک کە دێ سەردانی دەکە. ئێمە بە زانست ئەو ماوە ینی بەشێکە ینی دەبێت لی ناجح بێت ئینجا ئەو قۆناغێکی خوێندن بۆ تەواوی کردەوە مەبەستمەیە خول هەبێت بۆ نمونە 6 مانگ جارێ ساڵی جارە هەر لە ڕووی دەرونیشەوە ئەوان ئەو هەستە بکەن کە پێویستە بەم جۆرە بن لەگەڵ پێشکەوتنی ڕۆژ بە ڕۆژی زانست و زانستی دەروونناسی ئەمانیش بەڕوو پێشوان زۆر جار ئەوانیش ڕەهاتوون ینی دکتۆر ئەوەندەیان
بۆ نمونە ڕاهاتنیان نەبێ لەسەر حاڵەتە ناخۆشەکان نۆرمەڵ بێتەوە وایە ئەنی زۆرجار ئەوەندەشتی ناخۆشیان بینیوە ئۆکێ ینی بە نۆرمال وەریەگرن بەڵە من مەبەستم ئەوەیەکە بە بەردەوام استعدادی ئەوەی هەبێت لە ڕووی دەرونی خۆی چون لەنا ئەو دۆخە ناخۆشەی بە بەردەوام کاریگەری نکاتە سەر ژیانی ئاسایی خۆی پەرستار بە شێوەیەکی گشتی کە کەسێکە مرۆڤ ئاسا ئەویش مرۆڤە معڕەزە لە بۆ هەر مەتەلەن لایەنێک کاریگەری نەرێنی لەسەری هەبێت بەڵام ئەوەی داتانێک کە ئێمە لە بەردەستپانە کەمترین حاڵەتی لەو شێوازەمان هەیە تەنانەت جاروێ بۆتە زیان بەرکەوتن بە خۆی لە ڕووی جەستەیەوە بەڵام ئەو هەب بەرداوام بۆ لەسەر ئەرکەکەی لەلایەن هاوڵی نەخۆشەوە چ بە گفتار بێ بە قسەکردن بێ یاخود بە لە ڕووی جەستەوە بێ وەکو بڵێن لایەنی نەرێنی کار کراوەتە سەر مافی ئەو پەرستارە بەڵام ئەو بەرداوام بووە ئەنی ئەوە نیە بڵێ وازی لە پیشەکەی هێناوە من دەگەڕێمەوە بۆ خاڵێک کە ئێمە ئەو پیشە گرنگە لەسەر ئەو مرۆڤەیە دەبێت ڕێز و بایەخی تەواوی پێ بدرێت و مافی پارێزراو بێت ئەوەش دەگەڕێتەوە بۆچی ئێمە ئەو کەلتورەی کە هەمانەکە لە سەرەتا باسمان کرد ئێمە میهرەبانین و دڵسۆزین مەسەلەن لەوانەیە تۆ ڕەفیقێکت تەلەفۆن بکە نەخۆشە مەسەلەن دە ڕەفیقی تر بچن بەهانایەوە بەڵام لە سیستەمی تەندروستیدا ئێمە کەمترین هاوڵ لە سوودی نەخۆشە لە کاتی ئامادەبوونی لە نەخۆشخانە زانە لە کوێیە کێشەکە ئێمە لەبەرەوەی میهرەبانین و مرۆڤ دۆستین هەر کەسێک لە ئێمە دۆستێک هاوڵێکی لە نەخۆشخانە بێ ئێمە ئامادەین مەسەن دە کەس بچێ بەهانایەوە بەڵام پێویست ناکات لە سیستەمی تەندروستیدا ئەو قەڵەباڵغی کە دروست دەبێت لە نەخۆشخانەکان ئەوە وا دەکات کاریگەری نەرێنی هەبێ هەم لەسەر کۆی پرۆسەکە هەم لەسەر خودی پەرستارەکەش بۆیە من داوا دەکەم ئەو کەلتورە میهرەبانی کە ئێمە هەمانە بۆ دوای چاکبوونەوەی نەخۆشەکە یان دوای پرۆسێسەکە بێ کە زۆر زاران کێشە لەوێ دروست دەبێت لە خودی پەرستارەکە و نەخۆشەکە نیە کەسی سێم دێتە داخل دەکە ئەو کەس کاتە وەکو بڵێ کەشەکە ئەشێوێنێ ئەوەش بەچی ڕێک دەخرێت ئێمە یاسامان هەیە دەبێت لایەنی جێبەجێکار زیاتر تیشک خاتە سەر ئەو حاڵەتانەی کە دەبنە هۆی کێشە بۆیە ئێمە لە دوای ئەوەینە کە ڕیفۆرم بکرێت کە جەنابیش ئاماژە بۆ دەکەی تازەگەری و گۆڕانکاری لە هەندێک شتدا بکرێت کە ئێمە لەگەڵ سەردەم پێویست ڕاستە سەرڕای هەموو ئەوانە پێویستی بە هۆشیاری تاکە بە سەقافەی تاکە بەرامبەر پەرستاران بەرامبەر کارمەندانی تەندروستیان بێت لە بەرەوەی ئەوان لە ئەرکدان و لە خزمەت ئێمەدان سپاس هەرچەندە پێویستەکە لەسەر ئەم ڕۆژە چەندین بابەتی گرنگتر بە وروژێنن و قسەی لەسەرکەین لە پێناو خزمەتکردن بەوانە ئێمە سپاسی ئەوواکەین کە بەشدار بوون لەگەڵمان سپاس بۆ دکتۆر سەرهەنگ قادر سەرۆکی کۆمەڵی زانستی پەرستارانی کوردستان سپاس ناوەندی لێکۆڵینەوەی کوردی بابەشداری ئەکادمیستەکان ئەو ئەکادمیستە کوردانەی کە دۆستان و پانەڵێکی سەبارەت بە کاریگەریەکانی کردەوەکانی دەوڵەت لەسەر زمانی کوردی لە دیاربەکر بەڕێوە برد و چەند پرسیارێکیان لەسەر زمانی کوردی لە تورکیا و باکووری کوردستانیش تاوتوێ کردووە. بەڵێ بێگومان ئەمە ئەگەر بە بیر بینەران و هاوڵاتیان بێنینەوە لە باکووری کوردستان ئەمە چەند ساڵێکە کار لەسەر زمانی کوردی دەکرێت و هانی هاوڵاتیانی کوردستان واتە باکووری کوردستان دەدرێت کە منداڵەکان بە زمانی دایک بخوێنن باچێن ئەم بابەتەش ببینێت لەسەرەوە. Türkiye'nin otoriter yapısını Li navenda lêkolînên Kurda Diyarbekirê akademisyenê zanîngeha Glasgowê ku li ser Kurdan lêkolîn dike Dr. Aykut Öztürk dane û encamên lêkolîn û rapirsiya xwe ya dawî bi beşdaran re parve kir. Öztürk da zanî ku mebesta wan ji vê lêkolînê ew bûye ku dema welatî heman xizmetê bi zimanê zikmakî bistînin guherînên çawa dibin diyar bikin. Kürt sorunu Türkiye'nin en önemli sorunları. Meseleya Kurd û çareseriya wê pirsgirêka serikiya Tirkiyeyê û wek berpirsiyariyeke akademîk em wan lêkolîn û xebatan dikin. Di meseleya Kurdî de ji ziman babeteke bingehîn û serekiyê û em ê xebatên nû jî li ser van pirsgirêkan bikin. Em di wê lêkolînê de li ser bersiva pirsa ku dema dewlet Kurdî bikar bînin, di pêwendî û hevgirtinên dewlet û welatiyên Kurd de guherinên çawa çêdibin geriyan. Medîd ku dema dewlet bi Kurdî bi welatiyên Kurd re pêwendî datîne, welatî jî dikarin zêdetir ji wan xizmetan sûd werbigirin û dema bi zimanê xwe xizmet dibînin û diaxivin, welatiyên Kurd jî bêtir bi xwe bawer dibin.
Beşdarên panelê jî li ser Kurd û Kurdî lêkolînên ku tên kirin giring nirxandin û balêkişandin ku van xebatên akademîk têgihiştina pirsgirêkên ku Kurd dijîn di nav akademiyê da jî şên berdibin. Çawa ku devlet bi Kurdî yani bi Kurdî xeber dide yani jî daqife yani ev tiştime hat yani medît ku yani xelq tenê bi xeberdana devlet Kurdî yani hêviya wan tenê ev nîne yani hêvî tişkî bi nehî ve ava bibe yani tenê zimana ser mafû tişta yani ser hukukê wan tişta ava bibe. Rapirsiyekî da welatiyên Kurd bi heman xizmetê hem bi Kurdî hem bi Tirkî tê dayîn. Duê da diyar dibe ku welatiyên Kurd ji bo xizmetên bi Kurdî zêdetir baldarê nîşan didin û hêvî û daxwazê wan ên ku ew mafê wan bê garantî kirin û maf û azadiyên wan ê din jî bên dabîn kirin peyda dibe. Sidiq Eren, Kurdistan 24 Diyarbekir. هاجا ئێمە لە وەرزی بەهارانە دروستە لە هەموو کولتورێک لە هەموو وڵاتان بە جۆرێک جژنی ئەم جژنە نەورۆزەی کە ئێمە هەمانەوە بە جۆرێکی ترهیانە ناوێکی تری هەیە شێوازێکی بەڵام بەمەستمەوەی لە وەرزی بەهاران بە گشتی زۆر جۆر فستیڤاڵ و چالاکی جۆرا و جۆر بەڕێوە چونکە ئیتر لە سەرما دەرچوونە چونێتە ناو جێبێکی خۆشۆجا بۆنەکان زۆر زۆرە بن لە گوندی بۆگدی سنووری دەشتی کۆیەش هێشتا ئەتوانین بڵێن ئەوە هەر بەردەوامە چونکە وەرزی بەهار هێشتا بەردەوام ئەیانوێت چالاکی زیاترە جابجا فستیڤاڵێکی جوانیان کردووە کە لە ناو گوندەکە بەڕێوە چووە سازکردنی ئەم فستیڤاڵە بۆ ساڵانی هەفتەکان ئەگەڕێتەوە هەر لەو سەردەمەکە کۆبوونەوە و خواردنیان دروستە کرد و بەیەکەوە وەکو سەیرانێکی گەورەیان کرد ئێستا وردە پەرەی سندووە چالاکیەکانیان جۆرا و جۆر بووە هاتوونەتە دەرەوە فستیڤاڵەکەیان گەورەتر کردووە و خواردنی کوردەواری و کللتوری کوردی و و لەگەڵ یا ژینگەی هەموو ئەمانیان جارێکی دیکە لەگەڵ نوێبوونەوەی ژینگە یاخود لەگەڵ نوێبوونەوەی ژیان ئەوانیش ئەم کارانیان کردووە با بێکۆبینەری بین. گزارش لە ژیانی سەردەمی باب و باپیرانی دەکات کاتێک لە گوند شیاون ژیانێکی سادە خواردن و جلوبەرگ و کەرەستەی کشت و کاڵی سادە بەڵام خۆی دەڵێ جەستەیەکی تەندروستتر لە ئێستا ئێرە فیستیڤاڵی گوندی بۆگدە لە دەشتی کۆیە ساڵان ژیانی باو باپیرانمان زۆر سادە و ئەوە بووە یعنی هەندێشتیان قورس بووە بەڵام هەندێشتیان تەندروستیان باش بووە بۆ نمونە ئێستا ئەم هەوجار و نیر و جەنجەڕ و ئەوانە ئیشیان پێکردووە ڕاستە ئیشەکانیان قورس بووە بەڵام دەمانەوە بیر گەنجەکانمیان بێنینەوە بۆەوەی کە بزانن باو باپیرانمان بە چ ژیاون و بە چ کار و شتێک ژیانە بەڕێکردن. فیستیڤاڵەکە چالاکی جۆرا و جۆری تێدایە ئامادەبووان خواردنی جۆرا و جۆر دەهێن و هەمووان لە هەر خواردنێکیان بوێت دەیخۆن دواتر دەست بە چالاشیەکان دەکەن. لە هەفتاکانەوە بەردەوامی لەسەر ئەو فیستیڤاڵە کللتوریە واز دەکەین ساڵانە جارێک پێویستە ئێمەی بۆ گدیەکان کە زۆر کۆمەڵایەتی و تێکەڵین لەگەڵ یەک تا ئێستا لەو گوندەی ئێمە هەمووی بە یەکتر دەرێ خاڵۆزا و پورزا و ئامۆزا هەر هەمووشی ڕەنگە یەک خێزان و یەک عایلەش نەبێ بەڵام زۆر تێکەڵیەکی زیاد لە حەدمان بە یەکەوە هەیە و تێکەڵیەکی ئیجابیانە سپاس بۆ ساڵانە گوندنشینانی بۆگت سێ چالاکی گەورە یان سێ فیستیڤاڵی گەورە لە هەر ساڵێکدا ساز دەکەن هەموو فیستیڤاڵ و چالاشیانە بۆ پتەوکردنی زیاتری پەیوەندیە کۆمەڵایەتیەکانی نێوانیان و بۆ گەڕانەوەی بۆ کللتوری باب و باپیرانیان و نەبڕینی یاخودمانەوەی پێشیانە لە گوندەکەیان. حاجی عەبدوڕەحمان بەڕەگەز عەرەب و خەڵکی بابلە 10 ساڵە ئاواری کۆیە بووە و ئەمساڵ بەشداری فیستیڤاڵی بۆ گدیەکانی کردووە ئەو بەهۆی خراپی ئاسایشی شارەکەی خۆی نەگەڕاوەتەوە و ئێستا خۆی بە کۆی دەسانێ و دەڵێ جاری تریش بەشداریم لەگەڵ کردوون لای ئێمە ئەو فیستیڤاڵانە نییە. بصراحة يعني لقينا الأمان والاستقرار بەدڵنیاییەوە لێرە ئەمن و ئاسایش بەرقەرارە کەسانێکی بەڕێز و خۆشەویستن من 10 ساڵە لە سنوورەکە دەژیم
تا ئێستا بچووترین کێشەمان بۆ دروست نەبووە. بۆگت دەکەوێتە دەشتی کوێیە بەشی باکووری خۆرهڵاتی سنتەری قەزاکە بەشداربووانی فیستیڤالەکە تا ئێوارە بە چالاکی جۆرا و جۆر بەسەر دەبن دواتر هەر کەسێک بەرەو شوێنی نیشتە جێبوونی دەگەڕێتەوە. ئارەسەمی کوردستان 24 دەشتی کۆیە گوندی بۆگت. بۆ ئامانجەی کە ڕۆژێکی باشتان هەبێت توانیمان کە بڕگە و بابەتەکانمان ئەو بابەتانە بن کە سوود بگەێنن بە ئێوە. زۆر سپاس بینەر و بیسەر بوون. زۆر سپاسانەکەین کە لەگەڵمان بوون.